بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاو ئەم کاتتان باش لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئاڵلقەیەکی نوێ لە بەرنامەی ڕوانگە. بەشێک لە وڵاتانی ئوروپایی بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی دەچن و بەم بۆ نەشەوە سەرەڕای قەیرانێکی ئابووری کە ئەم وڵاتانی داگرتووە، بەڵام ململانەی لە نێو هێزە سیاسیە جۆربەجۆرەکان دەستی پێکردووە و ئەوان ئەگەرچی بێتوانایی خۆیان لە بەرانبەر قەیرانی ئابووری و گرانیەک کابەرۆکی بەچینی کرێکاری ئوروپا گرتووە پێناشادرێتەوە، بەڵام دەستەبەن بۆ بێلاوازترین چینی نێو ئەم وڵاتانە کە پەنابەرانن. هەر لە ئێستاوە هەڕەشەی ڕێگەنەدان و دەرکردن و وەرنەگرتن بووە بە قسەی گەرم و گوڕی ئەحزابێک کە پێیان وایە ئەمە شانسی برنەوەیان بۆ دەرەقسێنێ. بۆ قسە و باس لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێی کاوە ئەلیاسی کردووە کە لەگەڵمان بەشدار ببێت و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. هاوڕێی کاوە بەخێر بیت بۆ ڕوانگە. سڵاو هۆنێش سلااومێ لە خزمەت هاوڕێیانی هاوکار و هەروەها بینەران و بیسەرانی ئەم بەرنمەیە و زۆر سپاس بۆ داوەتەکەتە. زۆر سپاس هاوڕێکاوە. هاوڕێکاوە سەرەتا دەکرێت وەکو کەسێک کە لە وڵاتی سوید دەژیت بە گشتی باسی ئەومان بۆ بکەیت کە قەیرانی ئابووری و گرانی لای ئێوە چه تەئسیر و کاردانەوەیەکی لەسەر خەڵک بە گشتی و چینی کرێکار بە تایبەتی داناوە. بەڵێ لە حقیقەتە گرانی لەم وڵاتە دوای دەستپێکردنی یا حملەی رووسیا واتە پوتین بە ئوکراین گرانیەکی بەربەڵاو دەستی پێکردووە و هەموو ئەتوانی بێژێ هەموو جامعەیە تقریبا تأثیری لێ وەرگرتووە، بەڵام ئەو قشرەی یا ئەو بەشەی کە فرەتر تأثیر و تأثیر وەرەگرێت و زەربە پەزیرە لەو مۆردەوە خۆ دیارە چێنی تەبەقەی خوارەوەی زەحمەتکێشی جامعەیە و تا ئەنازێکی تەبەقەی وەسەت بۆ ئەوەی کە فرەتر بە ئیسلام قابل دەرکتر بێت و فرەتر بزانین کە تەئسیراتەکان تا چه حەدێ بووە، ئەتوانین ئیشارە بکەین بە تقریبا چەند پێداویستی ڕۆژمەڕە کە پێداویستیایەکی سەرەتایی و ئەسڵی زیندگی جامعەکن یا شەهروەندانی جامعەکن، وەکو سوخت، وەکو موادی خۆراکی، وەکو بەهای وامی مەسکەنەوەوانە. بۆ ئەوەیش کە باشتر لەم مۆردەوە بە ئیسلامێتە دەستمان و قسە بکەین، ئەتوانین ئاور بدەینەوە لە ئاخرین میزەگردێک کە تقریبا 4 ڕۆژ لەمەوبەر لە تەلەڤیزیۆنی دەوڵەتی سوئید لەوێ لە میزەگردێ لە بەڕێوەچوو بۆ وەزیری اقتصادی ئەحزابی پارلەمانی سوئید و هەمزەمان ئامار و ئەرقامێکیش لەوێ باس لێەوە کرا کە سایەکە من لەمەوەڵۆ ئیشارێکی پێ بکەم کە وەکو پایەی بەحسەکەمان بێ. بۆ نمونە لە مورد بەرقە و گرانبوونی بەرق، زمسان و پاییزی پێشوو یعنی نوامبری 2021 تا مارسی 2022 کە 6 مانگە کات و معموڵان فەسڵی سرمایە پاییز و زمسانە، بەهای بەرق نسبەت بە ساڵی پێشلەوە 3 بەرابەر گران ببوو. یعنی تقریبا ئەگەر 7,000 کرۆن بووێت بە پۆلی سوئێدی بوو نزیک بە 21,000 کرۆن، یعنی 3 بەرابەر گران بوو. وایچ پێشەچێەوە وا بەراورد کراوە کە ئەمساڵ لە پاییز و زمسانی ئەمساڵان نسبەت بە پارەکە گرانترە بێ، ینی تقریبا 3-4% دەچێتە سەریا. هەر بۆ بۆنەوە دانێ لە سوالە داغەکان یا بەئیسلا مەسئلەیەکە کە لە جامعە گەرم و گوڕە لەسەری قساکرێ و ئەحزابێکە قرارە لەم انتخاباتە شرکتکەن لە مۆردی و ئۆڵتەرناتیوی خۆیانەدەن. مەسەلەیەکی تر مواد غەزاییە. مواد غەزایی لە توولی 1 ساڵی ڕابردووە 13.6% چووەسە سەر. سوخت بۆ نمونە وەکو دیزل و بنزین و گاز 41.3% چووەسە سەر. بەهای وامی مەسکەن 2 بەرابەر بووەسە، یعنی ئەگەر 2% بووە بە 4%. بێکاری بووەسە 6.7%.
تەوەڕۆم تقریبان 8.5% ئەم مشکلاتە هەیە. ئەڵبەت هەموو جامعەی داگیرکە لە هەموو عەرسەکانە بنا بە دەلیل ئەوەیش لە عەسڵا چوون مەبنا عەسڵیەکەی سوختە، سوختی چەکە مەسەڵەن دانە کەشاوەرزی مەحسوول تەهیەکە، نازانم واردکردنی وەسایلی چه خۆراکی بێ، چه پوشاک بێ، چه شتایەکی ترنە و وڵاتێک ئەویش لە تەریقە سوخت تەئسیری هەیە بۆ هاتوچووکردنەکە و حەمل و نەقڵەکەی و بە ئیسڵاح و قیمەتگوزاریەکە وانە بازم تەئسیر وەرەگرێ. هەم زەمان جیا لەم ئامار و ئەرقامە کە لەوێ باسکرا ئەحزابیش نەزەری خۆیان دەربڕی یعنی نمایەندەکانیان، بەڵام لەم بینێشە کەسان هایەک صاحب نەزەر وەکو ئیقتصاددانوانە قسە و باسییان کردیان مدەتە جملە یان لەم 1-2 ڕۆژە بۆ نمونە یێلڤا هێدن کە بەرپرسی مؤسسەی پیشبینی اقتصادی سوئێدە باس لەوە کە لەم دەورەیەکی حساسە و هەموو شتێگران بووە گرانی سەراسەر جامعای گرکەسەوە نەک فقط بۆ کەسانایی کەم دەرامەت بەڵکو بۆ کەسانایەکیش کە تەبەقەی متەوەستن بۆ بوونەوە فرە مهمە کە شەهروەندان بەعام بخصوص ئەو بەشەی کە زەربەپەزیرە لەم بۆرهەیە بە ئیسڵاح سعیکەن خەرج و مەخارجیان ئۆلەویەت بەندیکەن، ناتوانن وەکو ساڵانی ڕابردوو ئەگەر ساڵانی ڕابردوو سەفەری 2 سەفەرێکیان نەکرد بۆ شوێنایەکی تر وانە ئیسا و سەفەرانە بکەن سەفەری سیاحەتی منزورمە لیباسایی کە ئەگەر ئەیان سند بە ئیسڵاح بەخر قیمەتایی کە خۆیان لە توانیان نابووەوانە سعیکەن بە ئیسڵاح ئۆلەویەت بەندیکەن بەو پوڵەی کە هەیەە کە پاییز و زمسانێکی سەختەوی و هەمزەمان جیا لە پاییز و زمسان بەرەسەری بەرق و سوختوانە گرانەوەی بەڵکو قیمەتی هەموو شت لە هەموو عەرسەکان هاچێتە سەر. کەسێکی تریش بە ناوی لارش کالفۆرش کە اقتصاددان و مشاوری سیاسی ماڵی سوێدە باسی ئەوە کاڵێ بنا بە موازیەتە کە زاڵ بووە لەسەر دنیا ئەس جملە وڵاتی ئێمەش وەکو سوێد ئەڵێ فرە مهمە کە ئیسە وەختی انتخاباتە ئەحزابێک کە هانە پارلمان ئاگەرەکیان ئەم وڵاتە بەڕێوەبوون بە تەبلیغاتی پۆپۆلیستی سعی نەکەن ئالتەرناتیڤهایەکی مەقتەعی یا تەبلیغاتی پۆپۆلیستی بکەن وانە سعیکەن چارێکی دروست و حسایی بدۆزنەوە بۆ جامعە بۆ خەڵک کەمتر بچێتە ژێر فشار و فشاری بۆ بێ. ئەس جملە پیشنهادی ئەوە کە سیستم دەوڵەت لەم دەورە دوایەم هەڵبژاردنە سعیکە کۆمەکهایەکی مداوم بکە بە خەڵک کە بتوانن فشاری ئەم ڕکوودە اقتصادیە و ئەم گرانیە لەسەریان کەمبارتر بێتەوە نەک بە ئیسڵاح کۆمەکهایەک فقط لە مەواردی مشەخەص وەکو سوختە ئەوانە. کەسێکی تریش کە بە ئیسڵاح ئانیکا ڤالسکوگی ناوە بەرپرسی هەموو شارەداریەکان و مەناتقی سوئێدە بەرپرسی اقتصادیەکەی باسی ئەوە کە ئەم دەورەیەکی سەختە و سوئێد بەشی ڕفاهی فرە ئەچێتە بە ئیسڵاح فشاری بۆتێ و بۆ ئەوەی کە بتوانین لەم ئەم مەقتەعە برینە پرسەر ئەشێ بە ئیسڵاح ئۆلەویەت بەندی باش بکات دەوڵەت بۆ خەرج و مەخارجی باسی ئەوە کە هەرسێک لە ڕفاه باسەکە ئەس جملە ڕەسیدەگی بە کاری بە ساڵاچوان و بازنشستەکان وانە منزورمە ئەڵێ بۆ بتوانین قەراردادەکانمان لە ساڵی تازە لە دەوری داهاتووە تازەکەینەوە و بڕێکاری تر هەیە نسبەت بە ساڵاچوان بیکەین 40 میلیارد کۆرۆن پوڵمانگەرەکە فقط بتوانین کە وەکو ساڵی ڕابردوو بەرخوردکەین و بە ئیسڵاح لۆ چوارچێوە دابینەری بە ئیسڵاح پێویستی دابینکەین نەک حتا ارتقایکی بین بەڵکو حتا بتوانین بۆ ئەوەی کە وەکو ساڵی پێشوو بەرخوردکەن و پێویستی و جوابی نیازەکان بنەوە وەکو ساڵی پێشوو لە ساڵی داهاتوە 40 میلیارد دلار بوجەکەیان بۆ نەسەر ینی دەوڵەت بوجەکەیان بواتە سەر. وتم ئەمانە سریەک چەند قەڵەمێ بوو کە باسم کرد نەزەری چەند نەفەرێ بوو کە وتم بەڵام ئەو قشرەی ئەو بەشەی لە جامعە کە تەئسیری فرەوەرەگرێ لە مەسەلە قشری خوارەوەی جامعان
کە کەم دەرامەدن و دەرامەدەکانیشیان متەئەسفانە نەک بە پەیگرانی هەتا بە پای ڕەواڵی عادی بۆ شێوە کە لازمە ناچێتە سەر ساڵانە ئەوە نیشان درراوە تبقی ئاماروەرقام نەچوەسە سەر ئیسە لەم بۆر هەیە فرەتر کەفتنەسە ژێر فشار بنیام لە سەرکار لە بازار لە هاتوچوو لە مێدیا ئەبینی کە وەختی قسەیان لەگەڵەکرێ مساحبیان لەگەڵەکرێوانە فرەفرە ناڕازین فرەفرە بێتاقەتن و ئەغڵبیان باوجودی ئەوەی کە بازاڕی بە ئیسلاح ماڵ و مەسکەنوانە خازنیە ئەوانەی کە تانیگیانە مەسکەنێ دابینکەن هەرچەند کە بە ئیسلاح بانکەکان دابینیان کردەوەمان ئەقساتەکەی پەرداختەکەن و بەهای وامەکە ئەدەنوانە بەخاترەوە ترسن کە نەتوانن ئەوانە بە ئیسلاح ئەو سەرپەنا حیفزکەن دەستیاندا و هەمزەمانیش بازاڕی ئەسڵەن ماڵ فرۆشتنوانە باش نیە دەستیاندا ئەسە ماڵ فرۆشتن و بە قیمەتێکی فرەخوار و ئەچنەوە قەرزایەکی کەلانوانە ئەمە بەشێک بوو لەو مشکلاتە کە لە حاڵ حازرە دامەنگیری جامعەیە. پێت وایە بۆ چێت دەسەڵات لەم وڵاتانە لەم کاتەدا پەنا بۆ ئەوە دەبن کە پروپاگەندەی خۆیان بە هێرش بۆ سەر مافی پەنابەران دەست پێەکەن؟ خۆ دلیلی ئەوە توانێ ئەگەر تواشا بکەین لە هەموو متەئەسفانە بناوە فەرهەنگێک حاکمە و فەرهەنگی دەسەڵاتە و دەسەڵاتی هەر وەختێ پێی خۆش بێ چە مستەقیم چە غێرە مستەقیم گەرەکی بێ شتێک گەورە کاتەوە بۆ ئەوە مشکلەکان لە کۆڵ خۆی بکە یا لە خۆی دوورۆ بخاتەوە ئەتانێ بە شێوەیەکی فرە سادە بە ئیسلام مردم بەرە ئەو شێوە یا بەرە ئەو تەرەفە بووە و لە هەموو دنیا ئەوە باوە کە وەختێک سیستمێک وڵاتی حکوومەتێ دووچار مشکلاتە بێ مشکل عەسڵیەکە لە خۆی دوورەکاتەوەی خاتە ملی کەسێکی تر لەو جەمعە و لەو کاتەگۆریەیەک زەعیفتر کەس خۆب پەنا بە ئیسلاح کەستر نابدۆزنەوەی لە خارجی کە لە وڵاتەژێ و پەناهەندەوانە نەبێت لە وڵاتی سوێدی جەتر لەو فەرهەنگە بە دوور نییە هەروایان کردووە هەموو کاسە و کوزەکە بەسەر خارجی و بەسەر ئەو قشرە ئەشکێتەوە بە ئیسلاکە ئەوان خارجی تێتە ئەم وڵاتە خەرجایەکی کەلانی هەیە بۆ ئێمە و بنا بە سیستمێک کە هەمانە بە ئیسلاح ناچێت بە شوێن ئەوە کە تەحسیڵات دێدامە بە یاکەتێ بازاڕی کار بچێ یاکەتێوانە وەدانیشێ لە ماڵا بە شێوەیەک لە کۆمەک هەزینایە دەوڵەتی کە بە ئیسلاح ڕفاح بێژین لەوە ئیستفادای کاتوانە ئەوەی خەرج بەرجارە مەسەڵەن باسی ئەوەکەن کە ئەوێت خەرج بەردارە بۆ دەوڵەت بۆ نمونە مەسەڵەن هەیە تر باسەکەن ئەحزابێک هەیە لە سوێدا باسی ئەوەکە نێژن لە توولی هەر ساڵی ڕابردووە 130 میلیارد کۆرۆنمان خەرجی پەناهەندە کردووە کاری پەناهەندەگی کە تقریبەن ئەکاتە 10% لە خەرج و مەخارجی دەوڵەت خۆی ئێژەن ئەو پوڵە ئەمانتانی لە فرشتی ترە سەرفیکەین تا لەو بەشە سەرفیکەین بۆ ئەوەیش کە پتانە ئەوان فەری بیکەن کە مردمی پێخانەکەن بەشێ لە مردم هەڵبەندنەک هەمووی بخصوص لەم بۆرهەی انتخاباتیە ئێژن ئەو پوڵە ئەمانتانی مەسەڵەن لە بۆ بە ساڵاشوان کە ئەم وڵاتیانە دروستکردەوە ئەم سیستمانە دروستکردە بۆ ئەوان استفادەکەین بۆ نەخۆشان استفادەکەین بۆ مەدارز استفادەکەین بۆ منداڵان لە مەحدکودەکان و وەرزشگاکان استفادەکەین منزورم ئەوەسە کە بەو تەبلیغاتە و هەمزەمان کە وەختێ سیستمەکە بە ئیسلاح ئەوەی پێ باشەکە یعنی بۆ شێوەگەرەکی مشکلەکە لە کۆڵ خۆی کاتەوە و هەمزەمانی جەزانەیە لەنەوە جامعایەوە خاستێک هەیە ئیسە کەم تافرە سایەکە بە شێوەی غێرە مستەقیم و مستەقیم لە تەبلیغاتی پێ بکا کە مشتری فرەتەری بۆ کۆکاتەوە تەرەفداری فرەتەری بۆ کۆکاتەوە بیکاتە بازارگەرمیە بەدەستخۆیە بۆ انتخاباتەکەی یەک دووەمەنیج ئەسڵی مەطلب مشکلەکە لە خۆی دوور کاتەوە لە خۆی دوور کاتەوە منزورم چییە سیستمێک کە ساڵیانی ساڵ باوجود دێوە زانێ بەجێ ئەوە سیاسەتی ئیدغام بەڕێوە بووە سیاسەتی گوسەست و لە یەک دوورۆکردنی بەکاربردووە نەیتانیگا خارجی کە دەتێتەنەوە وڵاتە بۆ شێوەیە کە لازمە و شیاوە بۆ ئینسانێک بە ئیسلاح بتوانێت کۆمەکی کات و بێتەنەوە سیستمەکەەوە
لە خۆی انتقاد ناکە مشکلەکە هەڵ ناگەڕێنەوە سەر خۆی ئەی خاتە سەر بە ئیسڵاشانی پەناهەندە چونکە بە ئیسڵا دیوار لە دیواری ئەو کۆتاتر نییە و خەڵکی تقریبەن بەشێ لە خەڵک دەتوانین بێژین بە باشی وەری ئەگرن یاکە تێ باوەڕەکەن بۆ مەسەلە. هاوڕێکاوە پێت وایە دەتوانن سەرکەوتن بەدەست بێنن لە کاتێکدا کە بەردەوام دەبینین کە لە بەرانبەر ئەمانە خەڵکێکی زۆر بەردەوام پشتیوانی لە مافی پەنابەران دەکەن و ئەرسە بەمانە تەنگ دەکەن؟ ئەوەی کە توانن موفقیت بەدەست بێرن ئەتوانم بێژم بەداخەوە ئەتوانن تا نازێک بۆ بەدەلیلی ئەوە کە ئەگە تواشاکەین لە پارلمانی سوێدا ئێمڕۆ 8 حیزبن ئەو 8 حیزبە سییانیان لە حەڵ حەزرە سییانیان لە بەرەی ڕاستان سییانیان لە بەرەی چەپان دوانیان هانە وەسەتە بەنەو سنتەر پارتی و حزبی لیبراڵەکان ئەو دوو حەزبە هانە وەسەتە حزبێک کە لە بەرەی ڕاستی ڕاستدایە بە ناوی دموکراتەکانی سوئێد لە ساڵی 2010 ڕێ پێیا کرد بە پارلمانی سوێد لە ساڵی 2010 کە هاتکەسە پارلمانی سوێد تا بە ئیمڕۆ یعنی پیشرەفتێکی فۆقەلعادەی بووە لەباری ئەوە کە خەڵک جەستکە ڕێی بۆ خۆی کۆکاتەوە کورسی پارلمان بەدەست بگرێت وە تبقی بەراوردێکی چکە لەم ڕۆژانە لەم یەک دوو ڕۆژە کرا وەختی ساڵی 2010 ئاخرین انتخاباتی پارلمانی بوو کە ڕێگیری کریا هەژدە و ئەگەر ئشتبانەکەم 84% ڕێیان هاوردە و ڕێیان بوو ئیمڕۆ ئەو هەرو هەمان حیزب بەراورد کریاگە ئەگەر انتخابات بکرێ حتمما یاتر انتخاباتی جەکرێ فرێ نەماوە تقریبا آخر ڕێسۆ دەستی پێکردگە آخر ڕۆژەکەی 11 سپتەمبرە بەراورد کریاگە کە 22% لە ڕێیەکان تێرێ معنی چییە؟ معنی ئەوەسە کە پیشرەفتی کردگە مدام ئەو حیزبە کیە؟ حیزبێکە کە بنەما ئەسڵەکە لەسەر خارجی سیتیزی دانریاگە و مستەقیمی تەبلیغەکە بۆ نمونە حەلم دەباتەکە باسم کرد بە ئیسڵا ئەوانیشی تیا بوو باز لە شتایەکەکەن کە ئەسڵەن سەرساماوەر بدونە شەرم ئەسڵەن بەدوور لە ئینسانیەتوانە ڕەهبەرەکەیان لەم یەک دوو ڕۆژە کە قساکە ێژێ وەختێک کە مناڵێکی 12 ساڵە مرتەکبی جۆرمێگەوێک ئەبێ بینیری بۆ کاری ئەجباری کاری بەوە نییە مناڵ منزور مناڵی خارجی ئەنی دایک و باوکەکەی خارجی بن حتا خۆشی لە سوێدا بە دنیا هاتووی مناڵەکەی ئەشی بینیری بۆ کاری ئەجباری پۆ بکەی نەینیریزە زیندان و ئەوانە کاری ئەجباری پێ بکەیت نازانم ئێژێ هەر هەمان کەس ڕەهبەرەکەیان ئێژێ ئەگەر خارجیەک بە ئیسڵا لە سن و ساڵی سەرەوەی 18 ساڵ مرتەکەبی خەتایەک بوو یەکسەر بلیتێکی یەکتەرەفەی بۆ بسێنی و بینێریتەوە بۆ وڵاتی خۆی لە شوێنێکی تر دانێ لە وەزیرەکانی باسیەوە کە ئێژێ ئەگەر لە خانەوادێکە یەک نەفەر مرتەجبی خانەوادەی خارجی یەک نەفەر مرتەکبی جرمێک بوو ئەبێ هەموو خانەوادەکە دیپۆرتکەیتەوە بۆ وڵاتەکەی ئەمە نوعی تەبلیغاتەکەیانە هەر ئەوان نین ینی ئەحزابی تر هەن لە بەرەی ڕاستە مەسەڵەن حەزبی وایە ئێژێ ئەشێ منداڵی خارجی لە 2-3 ساڵەگیە بیانوەی ئازمایشیان کە بزانی ئیختلاڵاتی مەغزیان نییە چونکە تێک وڵاتەکەی ئەمەیان بەرەو خراوتر بردگە و خراو بردگە دانێتریانەیە ژێژێ مناڵ لە سن و ساڵی خوارەوە ئەشێ بیوێ ئیمتحانی زوانی سوێدی لێ بگری ینی زوان منزور ئیمتحانی نووسینە ئیمتحانی قسەکردن زانیت تحدی زوانی سوێدیە زانێ بۆ قسەکردن ئەگەر زانیت زعیفە ناتەوانەوانە لە دایک و باوکەکەی وەریگریتەوە لە 2-3 ساڵەیانە بیدەی بە خانەوادەی سوێدی گۆڕێکن بۆ ئەوە کە بتوانێت فەرهەنگ و ئاداب و ڕسوم و زوانی سوێدی فێربێ جا من زۆرمەوەسە بۆ جواب لە سوالەکەیەوە کۆنکرێت دەوەسە بڵێ متەئسفانە جیا لە خواستی ئێمەگەر ئەو ئەحزابە تانیگیانە پیشرەفتکەن و بەشێکی بربەڵاو عەسڵیی لە ناتەوانی بەرەی چەپ و ئەحزابی ترایە کە ئەوان تانیگیانەوە قدرت بگرن ئەو ڕێیانەی ئەوان کە لە 2000 ئەو حیزبە مختصن حزبی دموکراتەکانی سوێد کە 2010 واردی پارلەمان بوو تا ئیمڕۆ مدام پیشرەفتی کردگە لە
کورسی پارلەمانوانە بەراورد کردیاگە ئەغڵەبی بە ئیسلا ڕێیەکانی لە بەرەی چەپ بەدەساوەرگە بەشێکیی لە بەرەی ڕاست خۆب ینی ئەتر بەرەی چەپ و چەپ تا ئەنازێکی فرە ناتەوان بووە بەرەی ڕاستیش تا ئەنازێک ناتوان بووە تانیگە ڕێیەکانیان کەسب بکە و بەداخیشەوە بەشێک لەوانە کە ڕێی ئەدەن هەر بۆ سیاسەتەوە بۆ حیزبەکە بە ئیسلاح حیزبێکی ڕاستیستیە دژی پەناهەندە و ئەوانەسە ئینسانهایەکی طبقەی خواری جامیان بنا بە پرۆپاگەندەی پۆپۆلیستی و ئەوان فەریبانە سایان کردگە ئەوان ئەو خشرە بکەشنە شوێن خۆیانە ئەڵبەت وتم ئەسڵی مەبدەکە ناتوانی ئەحزابی چەپ بە معزلات و مشکلاتی ڕۆژمەڕێی جامیعەز کە ئەوان توانی گیانە زاڵ بن خەڵک بە سیاسەتەکانی ئەوان قەناعەتکە هاوڕێکاوە لە ئەگەری سەرکەوتنی ئەحزابی دەستی ڕاستیدا ئایا دەتوانن ئابوووریگەلێک کە بانگەشەی بۆ دەکەن بیبەنە سەر یان بە قۆڵ ئامیانەکەی کە لەسەر یان تێپەڕی دیسان مەمنونی هێزی هەرزانی کارکە بە پەنابەران تامین کراوە دەبنەوە ئەوە ئەمریکی عادیە بەڵێ توانێت وابێ تەرفەندایەکی خاص بەکارەچێ و تقریبان خۆچیان ڕەنگوبوویەکی کامڵەن قانونی پێدەن تۆگە تواشاکەی ئەوان هین چێ پێژن ئەوان خارجی لە یەک تەفکیکەکە یعنی لە یەک جیاکەن خارجیایی کە پەناهەندایەکە لە ئەوروپا و واردی سوێ دەبن بۆیان فەرقەکە تا پەناهەندایەکە لە خاوەرمیانۆتین لە وڵاتانی جەهان سێوەمیۆتێ مەسەڵەن لە هێستانیە کە تێتە نەوسوێت بۆیان فەرقەکە ئۆکرانیە کە تێتە نەوسوێت بۆیان فەرقەکە تاکەتێ ئێرانیەک عێراقیەک تورکیە خەڵکی تورکیە خەڵکی ئەفغانستان وانە جا بۆ بوونەوە توان تەرفەندایەکی خاص بەکار بوون بۆ ئەوەی کە هەمزەمانە توانین وابێژین کە تەرفەندایەکی خاص بەکارەبن ئەوە بەشێکی قەزیە کەس بەڵام بەشێکیشی ئەوەیە ئەمان دەستی خۆیان باز ئاوەڵات تێڵن لە بەشی لە قەزیەکە ئەوی چەزەوی جەوەسەیژن ئەقامەتی کاری کەسێک کە بە خاتری کارتێ بۆ وڵاتەکەمان کارەکە وەزیەتی تریەیە بە ئیسلا تاکەتێک کەسێک کە تێ داوای پەناهەندێگیەکە لە وڵاتەکە ئێمەوانە ئەوان دەستیان ناوەڵایوانە 4 ساڵ تۆ کارەکەی خورد و خوراوک و خەرجی مەسکەنوانەی خۆت دەرتێری ماڵیا دەدەی و هەمزەمانی جەشێ بسەلمێنی لە عەرزی ئەو 4 ساڵە ماڵیات و داگە بێ کەم و کۆڕی سایت کردگە واردی سیستم بی فەرهەنگەکەیان فێربی زوانەکەیان فێربی و دواییش ئەگەر بە ئیسلا هەموو ئەو پرۆسانە دڕەت بێ جاوە ئەنێ احتماڵی تەبدیل بێ بە ئیقامەت بووە کەسانایەکەن جامیعە بنیام ڕۆژمەڕە بەرخوردیان پێیەکە کە نەبەجێ 4 ساڵ کاریان کردگە ماڵیاتیان پەرداخ کردگە زوان فێربووگن سیستمەکە فێربووگن بەڵکو 8 ساڵ و 9 ساڵ وانیچە هەن بەڵام تایسە جوابێکی ڕسمیان نەگرگەسەوە جا ئەوانە لەکە یەک پەناهەندەی ئوروپایی و ئاسیایی لە یەک تەفکیکەکەن ئقامەتی کاری و ئقامەتی سیاسی و ئەوانە لە یەک تەفکیکەکەن و هەم زەمانیش بەشێ لە عەرسەهای کاری ئەم وڵاتە ها بەدەست پەناهەندەوە بەدەلیلەوە متەئەسفانە ئێمە بە ئیسلامی مەمانان بە دەلایلێکی خاصی خۆی توانێت بەشێکی بێژێەوە سن و ساڵمان لەسەرەوەتینە وڵاتانە تا فەرهەنگەکەی فێرەوین سیستمەکەی فێرەوین سنێکمان لە وزەری دوایی تاقەت دەرس خوێندنمانیەوەنە ینی ناتوانین خۆمان بگەینەوە ئەو حەدەی کە سوێدیەک هەیە لەباری دەرس خوێندنەکەی و لەباری فرشتی ترەوە بۆ بوونەوە بە کارهای مەجبوری بڕیتەوە بازاری کار بنا بە فەرهەنگێکیش کە ئێمەمانان هەمانە کە ساڵیانی ساڵ سەختی زیندگی و فشارایی زیندگی نەهێشتووە بەجێەوە علاقە بە دەرس خوێندن پیاکەین علاقەمان بە کار پیاکردگە ئەنی بنا بە سیستمی حاکم بووە لە سەرمان و سەختی زیندگی و مەجبور بووگینەوە بڕین کار بکەین و پوڵ دەربێرین و کۆمەکەین بە خانەوادە بەجێەوە بڕینە شوێن دەرسەوە هەم بۆ ئایندەی خۆمان و مناڵمان و بە ئیسلا شوێنێکە تیا زیندگیەکەین باش بێجا ئەوە وەختێتی تێرە ئەوە خۆی عامڵێکە بۆ ئەوەی کە لە حدێکا بمێنیتەوە لە حدی زیاتر پێشڕ نەکەی کارهایی کە وتم کارایی خوارەوەی جامیعە ئێمە تەقسیم کراوە غێر مستەقیم ئەبینی ئەغڵبی ڕاندە ئۆتۆبوس ڕاندە تاکسی یعنی حمل و نەقل ئەغڵبی خارجی دووکان و شتە ئەغڵبی خارجیە نازانم ڕستوران و شتە ئەغڵبی خارجیە
بەشی کۆمەکردن بە ساڵاچوان و نەخۆشان وانە ئەغڵبی خارجیە. منزورمەوە نیە یەکسەر لە پرۆفسۆر و معلم و نازانم دکتۆر و مهندس و ئەمانە خوێن بە ئیسلا خارجیتیانە تایە، بەڵام کەمتر. جا بۆنە ئەوان خای نەخای احتیاجیانە کەفێ هەر بەمە ناتوانن یەکسەر دەست بنە ڕوویەمانەوە. ئەو قسریە کە هەیە ئەوە ڕائگرن و تعریف و تەمجیدی لێەکەن و شادێج بڕێجار بە ئیسلا بە شێوەیە لە شێوەکان نوعتر بەرخوردی تەکا بکەن تا ئەو بەرخوردە مستەقیمە و بە ئیسلا ئەو نوع ڕاسیزمە پوسکەندە کە تەحویڵی دەدەن بۆ ئەوەی کە بتوانن دڵی خۆشکن و ڕایگرنەویش مەجبورە خۆ بەتر مەجبورە لەم وڵاتەیە ئەو زیندگی بچەرخێت و کارەکەی لە دەست ناتوانە. ئەو عەرسە لە کار ئەمێنێتەوە بۆ خارجی هەرکاری تیاکە و متەئەسفانەیەش بنا بە فەرهەنگی کە خارجیەکان ئەوانەیەش کە مناڵن لێرە گۆرەون بنا بە دەلایلێکی تر ئەو جملە دەلایلی فەرهەنگی و مشکلاتی گزەشتەوانە احتمالی چێ ئەغڵبی مناڵ نەچێتە شوێن دەرس خوێندنە. بەشێکی بەسەری فەرهەنگی خانەوادەگی فشاری خانەوادە ینی فشاری ماڵی خانەوادەگی بەشێکی وەکو جوانی بۆ خۆی تااقەت و حوسڵەیە وێنەوێ و هەمزەمانیش سعی کە ئەحساسکە بەم شێوە بڕێتنەوە بازاری کاروانە زووتر پۆل ینی ئەتانی بە پۆل بگەیت و لیباسی باش و ماشینی باش و مۆقعەتی باش بەجێەوە بڕێ ئێدامە تەحسیل با ئەم کارەکەتر بگرێت. ئەتر ئەو عەرسە لە کاریان کە پێژن ینی کە ئەگەر ناوی بنین هەموو کارێک مقدسە بە ئیسلام هەموو کارێک باشە خۆ بنیام کارەکات و زیندگی بۆ بخێوێ بەڕێوچوونی زیندگیەوە نیە بێژم کاری خوارەوە منزورم کاری خراوە، بەڵام ئەو سریەکارە خۆیان لێ نادەنەمان ئەو کارانە هەر کە ناوم گردن ئەنگۆ شمارم کردن ئەمێنێتەوە بۆ خارجی و لەو عەرسانە، بەڵام هەم زەمانێک تر ئەوان تقریبەن تا ئەوجێ سعیکەن ئەوروپای شەرقی کە مردمەکەی فەقیرترە نسبەت بە ئەوروپای مەرکەزی و ئەوانە لەوان استفادەکەن و ئەوان هێزەتر نەگەرەکیان ئەقامەتیان پێ بێت و نەهیچێک و اتحادیە ئەوروپا سوازات هاتو چووەکەن و خەرجمە خارجی شاید کەمتر بێ بۆیان و هەر جزء ئەوروپان وانە مەسەڵەن بۆ نمونە هەر ئەم ڕەهبەری حیزبی ڕاستەکە وتم بنەو دموکراتەکانی سوێد وەختی باسی ئەوەی لەگەڵەکرا مستەقیم پێیان بود لە دەباتێکە کە تۆ بۆ ئەوە خارجی ستیزی باسی بڕێ شتێ کردوە دوێەوە وتی تر هەمزەمان تەفکیکی قایل بوو بۆ خارجیایەکە لە ئەوروپای شەرقیۆتێن و خارجیایە لە ئاسیۆتێن وتی ئاخرەوانە هەر وەسە بێژی هاوسێمە وەسە بێژی عوزوێمە وەسە بێژی بەشێ لە تەنی ئێمە ئەو خەڵکی ئەوروپای شەرقیە ئەوانە ناکرێت پێیان بێژی خارجی سەلیان خۆم یا مەسەڵەن بە خاتر شەڕی ئوکراین یا مشکلاتی لە وڵاتەکەیان هەیە ئێمە نتوانین کۆمەکیان کەین و لێرە بن و لێرە ئێدامە تەحسیل بن و ئەوانە فەرقێکا لەگەڵەوانی ترا باسی ئەوەی کرد مەسەڵەن بۆ نمونە وتی ئەگەر خارجی خاوەرمیانەیی فرە بێتەوە لێرە ئەتر ئێمە فەرهەنگی سوێدیمان نامێنەوێتە فەرهەنگی خاوەرمیانەی فەقەت ناوکەمە ئەمە وڵاتەکەمە ناوی سوێدە. بۆ نمونە خۆتان لە هەڵبژاردنەکانی سوید چه چاڕوان دەکەیت؟ پێت وایە خەڵکی سوید فریوی ئەم پرۆپاگەندا ناخوان؟ خەڵکی سوێد ئەزانی مەسەلەکە ئەکرێ بە چەند بەش تەقسیم بکرێ. خەڵکێکە لە سوێدا ئەژیت و بە ئیسلا خەڵکانێکە کە ئەترە چێتە پایسونەکانی ڕێ یا دەستی پێکردوە و ئاخری مۆڵەتەکە 11 سپتەمبرە ئەکرێ بە چەند دەست تەقسیم بکرێن. ئەم خەڵکان واوە قسامی ئینسانی تێدایە کە کەسی هەیە بە بەم پرۆپاگەندە باوەڕ ناکە، کەسی وا هەیە باوەڕەکە، کەسی وایە کە خۆی تەزجیە و تەحلیلی هاسەرەوە قودرەتی تەزجیە و تەحلیلی ئەزانێ و حیزب وایەژێ بۆ وایەژێ ئەزانێ ئەو تەرفەندە بەکارەوە چه هاژێرە و بە ئیسلام و تەبلیغاتەوانە. گەرەکمان و گەرەکمان نەیە لە وڵاتی وەکو وڵاتی سوێد یا هەر وڵاتێکی تر بەشی لە ئینسانەکانی ناسیۆنالیستن، بەشی لە ئینسانەکانی هەر گەرەکیانە هەموو شتێ بۆ خۆیان بێ، بەشی لە ئینسانەکانی گەرەکیانە بە ئیسلا هەرچەند کە پێیان وایە درۆسە خەڵکانی تریژ ئینسانن لێ قۆماونەوانە، بەڵام پێیان وایە کە ئەوەڵ خۆیان فەرزن دوایی دیگەران. بەشێ تریشی هەیە کە ئینسانایەکی ئازادی مەنێژ بۆیان فەرق ناکە ڕەنگ، جنسیەت، ملیەت و پێیان وایە خۆشبەختی هەر تاکێک معنی خۆشبەختی ئەودانەکەی ترە، یعنی شتێکی هەمەگیرە، ناتوانێت بەشێ لە خەڵک کاتگۆریەک لە خەڵک خۆشبەخت بێ بەخیەکەی تری
بە ئیسلا ئەگەر خۆشی نەبوو ئەمە دنیا ئەمن و ئامانە و ئەمانیش خۆشن نا خۆشببختی خۆیان بە خۆشببختی خەڵکی ترۆ گرێدەن و ئەحساسەکەن کە بە ئیسلا هەمەی شتێکی هەمەگانیە جاوە بۆنەوە ئەگەر بەم فکرۆ بچین بۆ انتخاباتەکە بەشێ لەم خەڵکە بەم پایە کە خۆی هەسی ڕێیەدا بەشێکی چی مەسەڵە نەبینی بۆ نمونە کەسێک کە سوێدیە لە عەرسەیەکە کارەکە و ئەحساسەکە کە ئەو مدام کارەکە لەو ڕۆژۆلا کە بۆ 18 ساڵی کارەکە تا ئەو ڕۆژەوێتە 65 ساڵی کارەکە ماڵیا دەدا و دوایش بۆ 65 ساڵی هەر بە ئەنازەی خارجیەکە هاتکەسە وڵاتە و لە سنی سەرەوە بووە بازنشەست بووە هەر بە ئەنازای تقریبەن بە کەمێ اختلافەوە حقوقی بازنشەستەکەیان وەکو یەکە خۆب ئەوە لە تبلیغاتی ئەحزابی ڕاستە جمڵە حزبی ڕاسیستی سوێد بەنەوە سوسیال دموکراتەکان بەبەخشە سوسیال دموکراتەکانە بەنەوە دموکراتهای سوێد خۆ تەئسیر وەرەگرێتر ئەو بدانێت لە شعارەکانی ئەوەسە ئەڵێ ئێمە گەرەکمانە ڕفاهی سوێد بۆین بەرەو شوێنێک کە هەموو سوێدیەکان لەزەتی لێ بوون استفادەی لێ بکەن ئەم وڵاتە ئەوە ئیمکان و ئەوە پۆڵ و ئەوانەی هەیە ئێمە ئیسە بەشێ لەم ئیمکاناتە بەشێکی فرە لە عەرسایەکە خەرجەکەین کە بێخودە و ناوێ بیکەین ئەوە لە شێ فکر لە خۆمان بکەینەوە دوایی فکر لە خەڵکەینەوە و بەشێ لەم خەڵکە کە کەمیژ نین هەر ئەوان بوونە سەبایسیەوە ئەو حیزبە ڕاستە ئەوە پێشرفکە بە ئیسلا ڕێیەدەن بۆ شێوە بەشێکی چەیە ناتر سعی خۆیەکە ئەزانەیەوە پرۆپاگەندە زانێەوە شتێکی باش نییە لە مقابلی ئاوێسێتەوە تەبلیغاتەکە ئەوانە ئەمە بەشێکی تریشی ناتوانی ئەحزابی چەپ کە لە ئەوڵ قسەکانەوە شارم پێ کرد ئەزانی سیاسەتی ئێدغام کە دانێ لەو مشکلاتەسە پەناهەندە لێرە دووچاری بووە و هەمیشە وەکو گورزێک کوتنە سەریا بخصوص لە انتخاباتەکانە ئەوەسە کە ئەحزابی دەسەڵاتداری ئەم وڵاتە کە ئەغڵب وەختەکان سوسیال دموکرات بووگەن مدەتێ ئەحزابی دەسەڕاستی بوون و ئەمە 4 ساڵە بازم ئەحزابی چەپە نەزم لە سوسیال دموکرات مدام شکستیان خواردووە لەم سیاسەتە و بنیام وەختێک تواشێ بڕێ مەسایلیژەکە ئەم شکستە یعنی دەسان قەزە ئەم مەسەلەکە شکست ئەوەی کە شکست دەخوان منزورمەوە نیە دەسان قەزە منزورمەوەسە کە ئەم عەرسە بۆ ئرتقا نادەن ئەم عەرسە بۆ سەرمایە گوزاریەکی باشی لێ ناکەن بۆ ئەوە تحقیقاتێ بەڕێوەبوون کە بزانن چه شتایەک لازمە بۆ ئەوەی کە خارجی وارد ئەم وڵاتە ئەوێ لە ئەسرع وەختە زوانەکان فێر بێ بێتە نەو سیستمەکەەوە یا بڕێتە شوێن دەرسا یان لە شوێنێکە توانی هەیە لە مۆردێکی خاصە و ڕشتێکی کاری دەست بەکارکە ئەویش وەکو هەر ئینسانێکی تر لەنەوە ئەم جامعە ئەو نەستەر کود نەبێت و دارێ هۆیەتێکی خاصی خۆی بێت بەڵام خۆیان ینی وا تەخمین لێدرێت و بنیام وای ئەحساسەکە کە ئەوەیانە هیچکەسەوە وەکو تەرفەندێک کە وەختێک دووچاری مشکلاتێکەوەن کە بتوانن ئیستفادەی لێ بکەن هەموو خەتاکان بەسەر خارجیە تقریبان بشکنەوە وتم وەختێک حزبێک کە ئێژێ ئێمە لە توولی 8 ساڵی ڕابردووە 130 میلیارد کۆرۆنمان خەرج کردگە بۆ کاری پەناهندگی کە 10% لە خەرجی دەوڵەتە سوێدی بە ئیسلا ئینساندوسی و فلان و فیسان ئەنێتە لاوێژەیەک بۆ ئەو پوڵە ناوێت لە شتێکی ترەی مناسەر بێ بۆ داهاتووی مناڵەکەم بۆ وەختی خۆم پیر بووم بۆ ئەوەی نەخۆشم کەمتر لە سەفی نەخۆشخانە و دکتۆروانە بێسم ئەوە بووەسە ینی ئەوە مەسەلەیەکی گەورەیە و خەڵکی ئەوە نوع جوابی سوالەکە ئێوە ئەو نوع پرۆپاگەندە و تەبلیغە بەڵێک بەشێ لە خەڵک ئاگاهانە ڕێیەدازانێ بە چه ڕێ بدا بەشێکیی مەقتعی ڕێیەدا ئەتانێ لۆ هەموو مشکلاتی جامعەکە وجودی هەیە فقط یەک دانێ حزب بتوانێت مۆسی باش بنێتە سەری ئەڵتەرناتیڤێکی باش کە بە ئیسلا منعکس کننده نظری ڕێی دەهەندە بێ پێیا بکات و بتانێ ڕێی تەرەفەکە جەلبکە. بەڵێ دەست خۆش هاوڕێکاوە من سوالێکم نیە ئەگەر خۆتان لە ئاخرا قسێکتان هەیە ئزافەکەن فەرمونون خوشحاڵەوین. مەمنون هەوڕەش لێر یەک تر کە لازمە بێژم لە قسەکانمان لە بێرم چوو یەک مۆرە دەویژەوەسە کە
ئەتانە متەئەسفانە لەم چەند ڕۆژە کە بازاڕی انتخاباتوانە گەرمە و دەباتی ڕەهبەرانی ئەحزاب و بە ئیسڵام نمایەندەگانیان وانە گوێدرێ هەموو ئەحزابی سوێد بە چەپ و ڕاستەوە لەسەر ئەوەی کە پەناهەندەگی و ئەمری پەناهەندەگی لە سوێدا دانێ لە مشکل عەسڵیەکانی سوێدە و ئەشێ چارەیابی بۆ بکەین هەموو ئەحزاب باوەڕیان بەوەسە متاسفانە ئەتوانم بێژم و بۆ ئەوەیش هەر حیزبێک لەم 8 حیزبە ئەڵتەرناتیڤی خۆی هەیە لە ڕاستترینەوە هەیە کە ئێژێ ئێمە ئەشێ ئێژێ مستەقیم ێژێ ئەگەر سیاسەتی پەناهەندەپەزیری بەدەست من بێ یەک نەفەر قبول ناکەم تا وڵاتەکەی خۆم ڕێکخەم مشکلاتەکەم حلکەم و ئۆستریە پەناهەندە هاان لێرە باریان بێرم تبقی ئەو شتێ خۆم گەرەکمە فەرهەنگ و هەموو شتێکی واکە خۆی گەرەکێتر ئەحزابی چەپیچ لە چەپترینەوە بیگرە جۆرێتە بەرخوردەکا بە مەسەلە ئێژێ ئێمە ئەشێ پەناهەندە وەربگرین بەڵام بێتیری نەخوارەوە سەفحەکەی و هەمزەمانی جوانەی کە هەن ساڵیکەن چارەجوویەکیان بۆ بکەین و واردی سیستم بن و لە زیاتر منزەبی نەبنەوە لە بازاڕی کاروانە منزورم ئەوسە هەموویانە 8 حیزبە نەزەراتیان هەیە و تێبینیان هەیە و ئێژە نەشە پێداچوونەوە بکەین بەڵام هەل دانێکیان بە شێوەیەک ڕاستەکەیان وای بوو و چەپەکەیان واکە عەرزم کردی یەتر لەم وەسەتێکە نەزەراتی تر هەیە هەرەوە گەرەکم بۆ ئیشارەیەکیش بەوەکەم و بە ئیسڵا انتخاباتێکی فرە پیچیداوێ احتمالی نییە حزبێکی خاص نەگە احتمالی نییە ئەسڵەن انتظاری ئەوە نییە حزبێ بتوانێت ئەغڵەبی ئەکسەر وەکو 50% بەڕۆژووری ڕێیەکانی مردم کۆکاتەوە بۆ ئەوەی بتوانێت سیاسەتین کە مەگەر وەکو بەرێک تازە وەکو بەرێک چەپ یا ڕاست بەراورد کریاگە ئەویش سەختە بێ ئەشێ لە بڕێ مەسایلە لەگەڵ یەکتر هاوکاری بکەن چەپ و ڕاستوانە بزانین چای پێتێ دەستی ئەوە خۆش بێت و دەستی هەوڕێیانی هاوکا لە بەشی تکنیکیشە زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێکاوە ئەلیاسی کە لەم ڕوانگەیەدا میوانمان بوویت مەمنون دەستان خۆش بێ و سپاس بۆ بینەرانیش کە لەگەڵمان بژیت بینەرانی خۆشەویست وێڕای سپاس بۆ هاوڕێتیتان ئێستا سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران ڕادەکێشم